سەبارەت بە هەڵبژاردنەکان ئێستا گوێبیستی ئەوە دەبین کە جارێکی تر لایەنە سیاسیەکان سێ لایەنی سیاسییان چە لایەنێکی سیاسی دانەوێ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم هەڵبژاردننی پەرلەمان بۆ ماوەیەکی دوور و درێژی تر دوا بخەن. ئەمەش بەڕاستی هەر بخۆی قسەکردن لەسەر دواخستن دروستکردنی قەیرانێکی ترە لە کوردستان ئەوەیە کە زیاتر کوردستان بەرەو غەرقی قەیران دەبرێت. ئەجینا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لێدوانیان داوە کە ئامادەی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا و هەروەها خەڵکی کوردستان بۆ 4 ساڵ دەگیانداوە بە خولی سوارەی پەرلەمانی کوردستان نەک بۆ 6 ساڵ و یان کەمتر یان زیاتر و وڵاتی شوا بەڕاستی قەشە گوجوان دەبێت کە بە یاسایی بڕوا بڕێەوە کەواتە وای لێ دێ پەرلەمانیش ئەکەوێتە بۆشایی یاساییەوە هەموو خەڵکی کوردستان زیاتر تووشی دڵڕاوچێ و متمانیان نابێنێ بەکو چۆن ئێستا متمانیان نەما بە پەرلەمانی کوردستان هێندەی تر لە متمانەدان پاشەکشە دەکەن. لەبەرەوە ئێمە بە هەموو شێوەیەک بە پێویستی دەزانکەوە لە کاتی خۆیدا هەردوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی هەرێم لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و بە هیچ شێوەیەک دوا نەخرێت.